خۆشەویستانم لە شاهان گەیم هەموو پێداویستێکی گەیم بەردەستە پڵاسیان هەیە بۆ 3 مانگ و 12 مانگ بە هەر سێ جۆری ئیسنشال ئەکسترا و دیلەکس و یاریە کلاسیکەکانیان هەیە وەکو یاری ڕێترۆیەکان واتە یاریەکانی پلەیستیشن 2 پلەیستیشن 1 Xbox 360 بە کۆپی ئۆریجینال لایەوان بەردەستە یاریان هەیە بە شێوەی کرێم واتە تەنیا 30% نرخەکەی دەدەی نمونە بۆ 2 هەفتە دەتوانی یاری ئاسرۆ بۆ تاقیکەوە بۆ خۆت تەواوی بکەی تەنیا بە 10,000 دینار چونکە یاریەکە خۆیەکە بیکڕی لای ئەوان نرخی 37,000 واتە توانی هەموو یاریەک بەم شێوەیە لە بۆ خۆت تاقیکەیتەوە سەردانی تەلەگرام یان ئینستگرامی شاهان گەیم بکەن لینکەکەی لەژێر دوگمەی لایک دادەنێم بە ناوی ژیرۆ بڕۆنە لایەن بە هەرزانترین نرخشتەکان وەربگرن سپاس بۆ شاهان گەیم بۆ سپۆنسەریکردنی ئەم ڤیدیۆی چەناڵی ژیر یاڵا ڕێنی خۆشەویست بەخێر بم بۆ ڤیدیۆیەکی نوێ و لە کۆتاییدا سۆنی پلەیستیشن 5 پرۆ یاشکرا کردووە نرخەکەشی 700 دانە دۆلارە من لە هەفتەکانی ڕابردوو لە بەرنامەی سفرێک ژیری باسم کردوتم نرخی 600 دلار بەبێ دیسک بۆ 2 تێرابایت من لە ڕۆژێکە مامادەمە و کۆنسۆڵە بە 600 دلار بکڕم بەڵام 700 دلار 2 تێرابایت بەڵام بەبێ SSD و لەگەڵ چەندین مۆسەفاتی نوێش کە ئێستا دێمەناوی باسی دەکەم پێم وایە نرخەکەی 1000 زۆرە بەڕاستی هەرچەندە تەکنەلۆژیای 4K لە 60 فریم بەڕاستی زۆر گرانە یاخود 4K لە 120 فریم بە شێوە شێوەکانیان 8K فریم گرانە بەڵام لەبەرچی سۆنی بۆ وا دەکەوە گەیمەران لە هەموو جیهان بەڕاستی لە سۆنی تۆڕەنە لەبەر نەک لەبەرەوەی کە نرخەکەی تەنیا 700 دلار بەڵکو لەبەرەوەی شوێنی دیسکەکەشی لەگەڵ نییە کە ئەو بە 70 دلار بەتەنیا وەستان دەستیلەکەشی لەگەر نییە کە ئەویان بە 30 دلار بەتەنیا تۆزێک سۆنی نەیزانی پێماوی مارکتینگوکی باش لە بۆ کۆنسۆڵە بکات تەنیا لەبەرەوەی کە بە شێوەیەکی زۆر سادە مارکسێرنی باسی کرد چاو بەتاوی ماسفەتەکان باسکەین و با پێتان بڵێم بۆچی بە 700 دلارەوە چ وەردەگری لەگەڵ ئەو 700 دلارە و کەی دەگاتە کوردستانیش کاتەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەم بە قسەی سۆنی بی 167 GPU-وەکەی خێراترە گەورەترە و میمۆریەکەی واتە و گیگابایتی ڕامی کە لە بۆی دانریا 16 گیگابایتەکە 28% خێراتر کار دەکە و 45%یش خێراتر وێنەکان ڕێندەر دەکە یاخود یاریەکان ڕێندەر دەکە ڕێی ترێسینگی کرایتە ئەدڤانس واتە پێشکەوتو دەڵێت 2 هێندە لە هەندێک حاڵەت بۆ 3 هێندە ڕێی ترێسینگ جوانتر دەبی AI ئەپسکێلینگی لە بۆ دانریا واتە لە ڕێگەی ژیری دەستکرد وێنەکان لە مەسەڵەن لەگەر 1080 بی یان 2K بی دەبتە 4K بەبێ ئەوەی تو هەست پێ بکەیت و 2 تێرابایت SSD لەگەڵا کە پلەیستیشن 5 سلیم ئێستا 1 تێرابایتە پلەیستیشن 5 2020 827 گیگابایت شتێکی دو بابەتە بوو وایفای هەفتی هەیە کە ئەوەیان وایفایەکی نوێترە VRR هەیە و سەپۆرتی 8K دەکات بەڵام شوێنی دیسکی نییە و ستاندەکەشی لەگەڵ نییە کە ستاندا بوویتە بەزم لە سۆشڵ میدیا باشیان کەمەوە سەرەتا پلەیستیشن 5 پرۆ بەڕاستی ئەگەر بێ وەکو نمونەیەک باسی بکەم سەرەتا لە ڕووی نرخەوە 700 دلارەکە بابزین لەکوێ ڕقسە دەکەین ناکرێت سە بڵێن 700 دلار گەلەکە لە زۆرە بێمعنەیە و سۆنی فکرلس دەکاتەوە بێگومان سۆنی دەوێت زۆرترین نوسخە لەو پلەیستیشن 5 پرۆ بفرۆشێ بەڵام سۆنی دەشزانێ کە پلەیستیشن 4 پرۆ کە پێشتر بڵاوکرایەوە تەنیا دەبۆ 20% هەموو بەکارهێنەرانی پلەیستیشن 4 پرۆیان کڕیواتە ئەو کۆنسۆڵە بۆ هەموو گەیمەران نییە و سۆنی دەشزانین لە بۆ هەموو گەیمەران نییە و ئێوە دەزانین لە بۆ هەموو گەیمەران نییە لە بۆ هەندێک کەسەکە تەلەڤیزۆنێکی زەبەلاهی هەیە لە ماڵێ دەیەوێ بەرزترین کواڵە دیاری بکە یاخود کۆمپیوتەر بەکارنانی دەیەوێت تەنیا لە ڕێگەی پلەیستیشنەکەی خۆی لە ڕێی کۆنسۆڵەکەی بەرزترین کواڵە دیاری بکەوە گوێشی لێ نەبێ 700 دلار سەرف بکە تایبەتە بەو کەسانە واتە لە 10 کەس تەنیا 2 کەس پلەیستیشن 4 پرۆی کڕیوە و پێشبینی دەکەم لەو 10 کەسەش تەنیا 1 کەس پلەیستیشن 5 پرۆ بکڕێت لەبەرەوەی پلەیستیشن 5 یاسایی هیچ عیبی نییە تێرابایتێکە دەتوانانی بکەیتە 2 تێرابایت هەرچەندە نرخی SSD گرانە وەکو هاردی تەبیعی نییە بەسەرەن 2 تێرابایتێک بە 100 دلارە کە تقریبا 90 بۆ 100 دلار حسب مارکە و بەڵام بەگشتی لە نێوان 100 دلارێک بە دەیکڕێم بۆ نمونە ژەگە سەری Xbox Series X نوێیەکە بکەین کە بەرگارە لە مانجی دەبەردەست بی قەبارەکەی 2 تێرابایتە بە 600 دلارە بەڵام دیسک درایڤەکەشی لەگەڵا بەڵام هەمان مواسەفاتی Xbox Series X ساڵی 2020 واتە لە ڕووی هاردوێر و لە ڕووی تەکنۆلۆژیاوە هەر هەمان شت دەستکاری نەکراوە نرخیشی چەندە 600 دلار با بڵێن دیسک درایڤەکەشی لەگەڵ ئەوەش لەبیر نەکەێت پلەیستیشن 5 پرۆ 2 تێرابایتە تەکنەلۆژیایەکی زۆر نوێتری تێدایە کە سۆنی تا ئێستا قسەی سۆنی دەرێت بەڵێن دەدەین 4K 6 فرێمی 4K ڕاستەقینە و تەرتیبات و 8K فرێم تەنانەت بەڵێنی گەورەی 120 فرێمی لە زۆربەی یاریەکان دەدەن لەگەڵەوەی 2 تێرابایت شەم و هەیکەلیشی شکلیشی گۆڕیوە و کۆنسۆڵێکی نیو جەنەرەیشن نییە بەڵکو مید جەنەرەیشنیشە بە 700 هەماشت لەسەر کۆمپیوتەرێک بیکڕین بۆ نمونە ئەگەر لە کۆمپیوتەرێک بکڕی بە 4K 6 فرێم یاری بکەین پێویستت بەلایەنی کەم بە RTX-ی 4080 دەبی 4080 بە خوارەوە ناتوانانی بە 4K 6 فرێمە بەردەوامی یاری بکەیت
دەتوانی ناڵم ناتوانین لە ڕێگەی ئەپسکێلینگ و تەرتیبات و شت بەڵام بەگشتی ناتوانین لەبەرەوەی تەکنۆلۆژیایکی زۆری پێویستە لە کۆمپیوتەر بۆ منە RTX دەکرێت گرافیک کارتێک دەکرێت 80 تەنیا گرافیک کارتەکە بە $1000 یان 900 لە 900 بۆ $1000 واتە دەوارەکەیەکە جگە لە پرۆسسەر و کەیس و تەرتیبات و شتیش نزیکەی 1800 بۆ $1900 سەر دەکەوێت ئەگە بتێ بە 4K 6 فرێمی ڕاستەقینە یاری بکەیت واتە چەند دوو هێندە و نیوی نرخی PlayStation 5 Pro بەڵام PlayStation 5 Pro نرخی $700 و هەمان بەڵێنی کۆمپیوتەرێکی 4K 6 فرێمی پیسێکی 80 دەدەن یعنی بۆی دەڵێم ئەو ژمارەیە لە مێشکان دابنێن کەوا تەکنۆلۆژیای 4K 6 فرێم لەکوێیە اینجا بە حکم لەسەر PlayStation 5 Pro بدەین بگومان من بەهانە بۆ سۆنی ناهێنمەوە من پێم وایە $550 ئێستا حالیان لە جیهان لە بۆ PlayStation 5 1000 زۆرە لەبەرەوەی سۆنی ژمارەی 1000 زۆری لێ بەرهەم بینین زۆری دەفرۆشێ پێویستە نرخ بێتە خوارێ بەلایانی کەم پێم وابوو تا ئێستا PlayStation 5 یاسای دەبایە 400 بۆ $450 بە 5 پرۆیەکە لە نێوان 600 بۆ $650 بە بەڵام 2 تێرابایت بە دیسک درایڤیشینە بە ئاساییتر بوو بەڵام ئێستا پێم وایە زۆرە لەبەرەوەی PlayStation 5 کۆنیش هەر بەرزە نرخی و ئەوەش لە بیر نەکەین ستاندەکەش ئێستا دەبێت بە جیا بکڕی و دیسک درایڤەکەشی لەگەڵ نیە کە بە $70 ئیشە ئۆکەی بابێمە سەر تەکنۆلۆژیەکان کە سۆنی باسی کردی لەگەڵ دەبی سۆنی هەندێک نمونەی نیشانداین و هەندێک یوتیوبەریش دەستیان پێگەیشت بە تایبەتی سینێت سەیریان کردوتیان هەیکەلی PlayStation 5 Pro بەقەت پلەیستیشنی لانچەواتە پلەیستیشنی ئەوەی کە من هەمە ئەو سپی من هەمە 2020 هەمان قەبارەی هەیە تۆزێک بچووکترە بەڵام تۆزێک پانترە وەرە ناوەڕاست سێ هێڵی پێدا هاتووە کە وەکو دەنگویەکانی هەفتەی ڕابرد و ڕازدەچوون جا کەڤەرەکان سەرێ خوارێ لێ دەکرێتەوە لەگەڵ PlayStation سلیمی یاسایی دەگۆڕدرێت هیچ کێشەی نییە و شوێنی دیسکەکەش بێگومان دەتوانین دواتر بۆی بکڕین بۆی دابنێ وەکو ئەو تەکنۆلۆژیای سۆنی باسی کرد سۆنی چەند یاریێکی نیشان داین دەڵێ و یاریانە بە کواڵەتی 4K 30 فریم لەسەر PlayStation 5 ئاسایی کاریان دەکرد پێشتر بەڵام ئێستا بە 4K 6 فریم بەبێ کێشە لەسەر PlayStation 5 Pro کار دەکەن و دەڵێ ئێمە زۆر بە ئاسانی داوای لە پەرپێدەکان دەکەین کەوا بە ئاسانی بتوانن ئابدێتێک لە بۆ یاریەکانیان بنێرن کواڵەتی یاریەکانیان بەرز بکەنەوە واتە 4K بی لە هەمان کاتدا 6 فریم بێت و یاریانەی کە گرافیکێکی بەقوتیان ناوی یاخود فیدڵەتێکی بەقوتیان ناوێ زۆر بە ئاسانی دەتوانن لە کواڵەتێکی 4K یاخود 2K 120 فرێمیش بە یاریەکان بدەن بەڵام بۆ کاتە پێویست بە تەلەڤیزیۆنێک یان مۆنیتەرێکەکەوە 120 فریم بخوێنێتەوە گەرنا زۆر بێمانایە سۆنی ناوی هەندێک یاریدا کە بەڕاستی لە ڕۆژی یەکەم ئەو یاریانە سەپۆرتی PlayStation 5 Pro دەکەن واتە گرافیکیان بەرزتر دەکرێتەوە ئەوی یاریەکانی Alan Wake 2 Assassin's Creed Shadows Demon's Souls Dragon's Dogma 2 Final Fantasy 7 Rebirth Gran Turismo 7 Hogwarts Legacy Horizon Forbidden West Marvel Spider-Man 2 Ratchet & Clank Rift Apart The Crew Motorfest The First Descendant The Last of Us Part 2 Remastered ئەو یاریانە هەر هەمویان کواڵەتیان بەرزتر دەکرێتەوە فرێمڕێتیان بەرز دەکرێتەوە هەرچەندە سۆنی ئەمە دەڵێت تارگێتمان 6 فریمە لە 4K ڕاستەقینە بەڵام حەسەب یاریشە بۆ منە من باوەڕ ناکەم هەرگیز یاری Dragon's Dogma 2 بە 4K 6 فریم لەسەر PlayStation 5 Pro کار بکەتانە لەسەر PlayStation 6 کار بکە بە 4K 6 فریم لەبەرەوەی Dragon's Dogma 2 لەسەر کۆمپیوتەرێکی $3000 بە 4K 6 فریم ناتوانندری یاریەکەی پێ بکرێ 4K ڕاستەقینە مەبەستمە ناتوانندری یاریەکەی بکرێت لەبەرەوەی ئەو یاریە پێویستی بە CPU بەقوتە کە سۆنی دەستکاری CPU PlayStation 5 Pro نەکردووە بەڕاستی هەمان CPU تەنیا GPU دەستکاری کردووە و تەکنۆلۆژیای AI سکیلینگی لە بۆدانە کە دەڵێ بە شێوەیەکی ئۆتۆماتیک سەرجەم یاریەکانی PlayStation 5 سەرجەم یاریەکانی PlayStation 4 بە شێوەی باکوەرد کمپارابڵتی لەگەڵ PlayStation 5 Pro بە شێوەیەکی ئۆتۆماتیک فیدڵیتیان بەرزتر دەبێتەوە بە سریعتر کار دەکەن واتە میمۆری سریعترە گرافیک جوانتر پیشان دەدەم بەڵام ئەگەر تو PlayStation 5 Pro بکڕین پێویستە تەلەڤیزیۆنێکی 4K ڕاستەقینەش بکڕین گەرنا ئەو توانە و هێز و عەرزە جوانە نابینی لەسەر سیستەم شادەکە خۆ بەتەمانی لەسەر مۆنیتەرێکی 1080 یان تەلەڤیزیۆنێکی کۆنی ساڵی 2019 نابینی ئەو تەکنۆلۆژیای جوانە نابینە بەرەوەی زۆربەی تەلەڤیزیۆنەکان لەسەریان نووسیا 4K بەڵام 4K ڕاستەقینە نینە 4K ڕاستەقین تۆزە نرخی گرانترە جا پێشترە گەسەرێکی PlayStation 4 Pro بکەین کەوا نرخی $400 بوو لە چاو $300 PlayStation 4 کە ئەو وەختی شتەکان تۆزێک گەرزانتر بوون PlayStation 4 Pro سەرکەوتوو بوو بەڵام وەکوتم لە ددانە PlayStation 4 تەنیا 2 دانە PlayStation 4 Pro فرۆشراوە بەو شێوەیە کەمە فرۆشراوە لە بەرەوەی وەکوتم تارگێتەکەیان هەموو کەس نییە سۆنی دەزانی هەموو کەسێک PlayStation 5 Pro پێ ناکردێ بۆ مەبەستیان ئەوە نییە زۆرترین گەیمەری PlayStation 5
یاخود زۆرترین گەیمەر بیکرد کە دەزان ئەوەندە نافرۆشێت تەنیا مەبەستیان چەند کەسێکە لە 10 کەس 2 کەسێکە تاوەکو کۆنسۆڵە گران بەهای بکڕن. PlayStation 4 Pro لە کاتێک بڵاوکرێەوەکەوە تازە تەلەڤیزیۆنی 4K دەبووە ئەنترێنت خەڵکی تازە بە تازەستیان بە کڕین تەلەڤیزیۆنی 4K دەکرد دەستیان پێ دەکرد بەڵام PlayStation 4 یاسایی فات و سلیمەکە تەنیا 1080 بە کوواڵەتەکە. PlayStation 4 Pro لە ڕێگەی تەکنەلۆژیایەکە بە ناوی چەکەربۆرد لێرەکانی لە 1080 ئەپسکێل دەکرد بە شێوەی چەکەربۆرد لە بۆ 4K کە 4K ڕاستەقینە نەبوو بەڵام چەکەربۆرد بوو. جا سۆنی هەماشتیان دروست کردیە بەڵام بە شێوەیەکی دیکە بە ناوی PSSR. ئەو PSSR تەکنەلۆژیای ژیری دەستکردە کە وێنەیەکی بۆ 1080 دەهێنێ یان 2K دەهێنێ پیکسلی لە بۆ زیاد دەکە بە ژیری دەستکرد وێنەکە کواڵەتی بەرزتر دەبتە 4K پێدەوترێت 4K ڕاستەقینە هەرچەندە تاوا ڕاستەقینە ئەپسکێلی کرا بەڵام مەبەستەکە ئەوەیەکەوە تۆ هەست پێ ناکەی وەکو چەکەبۆرد نیە چەکەبۆرد تۆزە کەس پێ دەکرا بۆ منە لە قژی هەندێک لە کارکتەرەکان مووێک دیار بوو مووێک دیار نەبوو هەست پێ دەکردکەوە چەکەبۆرد کرایە بەڵام لێرە مەبەستەکە ئەوەیە کە تۆ هەست پێ نەکەی و سۆنی دەڵێ بەگشتیش لەبەرەوەی GPU-ەکەی 67% گەورەترە و خێراترە و ڕامیشی خێراترە تۆ بەشێکی ئۆتۆماتیک سەرجەم یاریەکان کۆڵەتیان بەرز دەکرێتەوە بەڵام کێشەیەکیش هاوڕێن لەبیر نەکەم من درۆتان لەگەڵ ناکەم ڕاستە مواصفاتی PlayStation 5 Pro بەرزە بەڵام معنای ئەوەی نییە هەموو یاریەک ئەپدەیت دەکرێتەوە لە بۆ PlayStation 5 Pro بۆ نەگە سەیری ڕۆکستارکەن ڕۆکستار Red Dead Redemption 2 بە 4K 30 فریم لەسەر PlayStation 5 بەردەست خستووە کە ئەپدەیتی نەکردێتەوە باوەڕیش ناکەم PlayStation 5 Pro کە بڵاو دەکرێتەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیک Red Dead Redemption 2 ببتە 4K 60 فریم مەگەر ڕۆکستار بە شێر و شێوەکان دووبارە یاریەکە بڵاو کاتەوە یاخود ئەپدەیتی بنێنی کە باوەڕ ناکەم ئەپدەیتی بنێنی لەبەردای پارە دەکەن $10 دەکەن یاریەکە بکەنە 4K 60 فریم واتە گەرچی کواڵەتی ڤیژوەڵ جوانتر دەبی بەڵام پێویستە کۆمپانیەکان و ستودیۆکان ئەپدەیت بنێرن لە بۆ یاریەکانیان تاوەکو سوود و هێز و توانایە وەربگرن. PlayStation 5 Pro بە شێوەیەک دروستکراوەکەوە هێز و توانایە گرافیکیەکەی هەمووی داوەتە قووەتی fidelity کە دایتە وێنە واتە CPU-وەکەی بە شێوەیە لە شێوەکان ماندوو نابی تاوەکو GPU-وەکەی سارد کاتەوە بەڵکو هەموو هێز و توانایەکە لەسەر GPU-وە CPU-وەکەی بە ئاسانی دەتوانی ئەو 60 فرێمە بەرهەمبینی چکە لەبیر نەکەن فریم ڕێیتی یاریەکان واتە 30 فریم و 60 فریم و 120 فریم پەیوەندی بە CPU هەیە نەک GPU تایبەتە بە دروستکردنی کواڵەتی 4K 2K 8K و ئەو بابەتانە CPU-وەکەی دەستکاری نەکرێە بەڵام وەکوتم بە شێر شێوەکان دەتوانێت هێز و توانایەکی زیاتر بە کۆنسۆڵەکە بدە لەبەرەوەی GPU-وەکە بەقوتران CPU کەمتر ماندی دەبی و CPU زیاتر فۆکس دەخاتە سەر دروستکردنی 60 فریم دروستکردنی 120 فریم پێم وایە لە بۆ یاریە تاقەکەرەکان یاریە مەڵتیپلێرەکان وەکو فۆرتنایتە Call of Duty زۆر بە ئاسانی دەتوانێت لە کواڵەتی 2K بۆ 4K ئەپسکێل بکرێ 120 فرێمان بداتێ بەڵام لە بۆ یاریە قورسەکان وەکو Alan Wake 2 وەکو God of War Ragnarok یەکو Last of Us وەکو یاریە زەبەلەحەکان ئەساسن کردووانە 4K جوانی تۆخی پڕەنگت بداتێ لە 60 فریم بە بەردەوامی یان جارجارە تۆزێک دابەزێ و پرفۆرمنس مۆدەکەی چکە سێ مۆدی هەیە تاوەکو ئێستا پرفۆرمنس مۆد هەیە fidelity یاخود گرافیک مۆد هەیە و مۆدی سێمیشان ئەوەیەکەوە PlayStation 5 Pro خۆی دیاری دەکە ئەویشان fidelity وان پرفۆرمنسە پێم وابی مۆدی سێم کە PlayStation زیادی بکە یان 8K 30 فریم بۆ هەندێک یاری بکە دایانە گرافیکی یاریەکان 8K بەڵام 8K بۆچی ئەگە تەلەڤیزۆنێکی 8K نەبی ئیسفادە لێ ناکەی بەس ئەگەر دا بنێن پێم وابیان 8K کە سۆنی دەڵێ 8K دەبێتە شتێکی مەسەلەن لە بار دەبی لە بۆ PlayStation 5 Pro یانی ژەوەیەکەوە یاریەکان بەگشتی 4K 120 فریم بن لە هەند بەتایبەتی ئەو یاریانەیەکەوە گرافیکەکی زۆر بەقوەتیان نییە بابێنە سەرەوەی کەی لە کوردستان بەردەست دەبی نرخی لە کوردستان چەند دەبی پێشبینیەکان بکەم خۆی پری-ئۆردەری PlayStation 5 Pro لە 26 مانجی نۆ دەست پێ دەکەم و لە مانجی 11 بەردەست دەبی ئەو کەسانی پری-ئۆردەریان کردیەوە و بە فەرمیش بڵاو دەکرێتەوە من پێم وایە گەر 11 لە جیهان بەردەستبی پێم وایە 11 لە کوردستانیش بەردەست دەبی لەوانەیە هەفتەیەک دوای بکەوێ هەفتەیەک زووتر بێ دیار نییە بەڵام نرخەکەی چەند دەبی من پێم وایە لە دەوری 700 بۆ 720 730 $700 $30 گرانتر دەبێ لە چاپ PlayStation 5 یاسایی بەڵام لەبیر مەکەن وەکو PlayStation 5 گران نابی سەرەتا یەک PlayStation 5 کە بڵاو کرایەوە بۆ من زیاتر $1000 پێدا ڕۆژێکم کات مۆزوعچکە دووردرێژەوە خێزانشم جێنیە جێم دەبڕی دوێ بەس مهم مەبەستەکەی منەوەیە بیدایەت گران نابی لەبەرچ لەبەرەوەی PlayStation 5 یاسایی لە ساڵی 2020 وەختی کۆڕۆنای بڵاو کرا کە هەموو جیهان کەرەنتین بوو دەستکەوت هەرچوونە دەرەوە زەحمەت بوو جا PlayStation 5 یاسایی
یەکەم پلیستیشن 5 تەواو نوێ بوو ژمارەیەکی زۆر کەمی لێ دروست دەکرا بە هۆی مەسەلەی کۆرۆنا و بەرهەمێنانەوە شتانە کێشەی هەبوو بەڵام پلیستیشن 5 Pro ئەو زەختەی لەسەر نابی وەکوتم لە 10 کەس 2 کەس پلیستیشن 4 Pro کڕیە کەواتە لە 10 کەس 1 کەس پلیستیشن 5 Pro بکڕی هێشتا زۆریە نافرۆشێ من باوەڕ ناکەم سۆنی بتوانێت لە 10 میلیۆن زیاتر لەو کۆنسۆڵە بفرۆشێت لە مێژووی پلیستیشن 5 Pro لەبەرەوەی لەبیر نەکەین ئەمە لە ساڵی چوارەمی پلیستیشن 5 چوار ساڵی دیکە پلیستیشن 6 دێت 8 ساڵێک تقریبا هەموو جنریشنێک 8 ساڵ دەخایێنێ با بڵێن 9 ساڵ دەخایێنێ 4 ساڵی دیکە گەیمەران پلیستیشن 6 دەکڕن بۆچی کابرا 700 دلار ئێستا سرف کە 4 ساڵی دیکە دەتوانین پلیستیشن 6 بکڕێن کە گرافیکی زۆر لەوانێت لەوە بەقوەتر نەبێ عین لە 4K 60 فریم دەیکەنێت تەکنەلۆژیایکی نوێتر دەدەن چونکە گەر لە بۆ سەیرکردنی تەکنەلۆژیا لەبێ سەیری PC بکەین PC 4K 60 فریم گەورەترین و بەقوەترین مواصفاتە لەگەر 120 فریم و ئەوانە تقریبا ئەوە لەسەر پلیستیشن 5 Pro یاسایی بەردەست دەبێت پێم وابی تۆپەکە دەکەوێتە ساحەی Xbox کە وەڵامی Xbox چی دەبێت هەرچەندە بە Xbox بە فەرمی ڕایگەیاندێکەوە ئەوان Xboxێکی نوێ نییە چونکە ڕاست دەست بەنەوەی داهاتوو دەکەن کە پێمان وایە لە ماوەی 2 ساڵی دیکە Xboxێکی نەوەی داهاتوو ببینین واتە وەکو پلیستیشن 5 Pro مید جنریشنیان نییە ڕاستەستنە سەر نەوەی داهاتوو و پلیستیشن ناسێتە نەوەی داهاتوو تاوەکو بەلایەکمی 4 ساڵی دیکە و شتێکی دیکەش لەبیر نەکەم کەوا GTA 6 جا GTA 6 هێز و توانایەکی زۆری دەبێت بێگومان گرافیکێکی زۆر دەبێت پێم وابی پلیستیشن 5 Pro بە شێوە شێوەکان سەرکەوتوو دەبی ئەگەر بێت و سۆنی لەگەڵ ڕۆکستاری ڕێککەوتنێکی ئەو ڕێککەوتنێکە دەنگۆ هەیە کردی ئەنجامیان دابێت لە بۆ مارکێتی پلیستیشن 5 Pro ئەگەر بێت و بڵێن کاکە یاریەکە بە 4K 60 فریم لەسەر پلیستیشن 5 Pro بەردەست دەبی و بە کواڵیتی 2K 60 فریم لەسەر پلیستیشن 5 یاسایی و یاخود بە 1080 60 فریم و یاخود 4K 30 فریم لەسەر پلیستیشن 5 یاسایی واتە جیاوازێکە تۆزێک گەورە بێ و گەیمەرێکی زۆریش دەوێت پلیستیشن دەوێت GTA 6 بکڕێ GTA 6 بکە ئەگەر بێت و مواصفاتەکانی ڕۆکستاری لە بۆ پلیستیشن 5 Pro لە هەموو شوێنێک باشتر بێ مەسەن لە Xboxی باشتر بێ لە پلیستیشن 5 ئاسایی زۆر باشتر بێ پێم وایە بەڵێ کاریگەری دەکاتە سەر فرۆشی پلیستیشن 5 Pro لەبەرەوەی زۆرێک لە گەیمەران تاوەکە سەر پلیستیشن 4 لەسەر Xbox One ئەگەر بێت و پلیستیشن 5 Pro GTA 6 بە کواڵیتیی باش و جوان و ناوازە 4K 60 فریم پلی بکە پێم وایە بڵێ کاریگەری دەکات بەڵام لەبیر نەکەن وەکوتە لە 10 کەس 2 کەس پلیستیشن 4 Pro کڕیوە و سۆنی پێشی وە بە پلیستیشن 4 Pro زۆر سەرکەوتووە چونکە وەکوتم چاوەڕوانی وان فرۆشتنی 100 میلیۆن نییە لە پلیستیشن 5 Pro بەڵکو دایانێت چەند میلیۆنێک لەو کەسانە بەردەنەوە کەوا پلیستیشن 5 یان هەیە دانێ ئەپگریدی بکەن نەک کەسێکەوە هەرگەیم ناکە نەک کەسێکەوە هێشتا لەسەر کۆنسۆڵێکی وەکو پلیستیشن 4 نایەوێتە پلیستیشن 5 تارگتیان دیارە بۆیش دەڵێم ئاگاداری نرخەکان بن کە نرخی 4K 60 فریم لە هەموو شوێنێک گرانە قەبارەی تێرابایتی SSD گرانە بۆی تێدەگەم لەوەی کە بۆچی 700 دلاریاندا ناچکە سۆنی ڕۆکتار ڕۆژەکە دەوێت قازانج بکە بەڵام هێشتا زۆرە پێم وایە لەو دەکەسە تەنیا یەک کەس لەوانێ پلیستیشن 5 Pro بکڕێت لەوانێ لە 100 میلیۆن پلیستیشن 5 بفرۆشێ تەنیا بگاتە 5 میلیۆن بۆ 6 میلیۆن ئەگەر بگاتە 10 میلیۆن باوەڕش ناکەم گات 10 میلیۆن ئەگەر بگات 10 میلیۆن سەرکەوتنێکی گەورەی لە بۆ سۆنێت چونکە 700 دلار بەڕاستی لە ڕۆژگاری یەکجار زۆرە و هەڵاوسان یا بریش وای لە هەموو شتێک کردیە هەموو شتێک گران بێ بەڕاستی من ئێستا لە هەولێر دەژیم لە هەولێر هەموو شتێک گرانە و گرانتر دەبی ئەو وەکو ژیان باز دەکەم جا لە جیهان کە زۆر پێشکەوتوترە بێگومان هەموو شتێک گرانتر دەبی بێگومان لە پرۆگرامی سفرێژگیری زۆر زیاتر قسە لەسەر پلیستیشن 5 Pro دەکەن کە زانیاری زیاترمان لەبۆ دێ بەڵام تا ئەو کاتە چاوتان ماز دەکەم هیوادارم دگمێن لایک و سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بەخۆی گەرتان سپێرم